بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین، خۆشحاڵ و بەختەوەرین بە خزمەتتان دەگەینەوە لە دوای نوێژی عەسری ڕەمەضانی 1433 کۆچی بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تری زنجیرەی چۆن ببینە دۆستی خوا کەیفە نەکون و وەلی الله. بەڕێزان و خۆشەویستان، بەڵێن و وادەی ئەوەمان پێتاندا گوتمان وەلیەکانی خوای ڕەب العالەمین گرنگترین سیفەت و ئاوڵناوەکانیان ئەوانن. علم و زانستی سوودبەخش باسمان کرد بە دوور و درێژی، و باسی ئەوەمان کرد مەحەبەت و خۆشەویستی خوای ڕەب العالەمین و پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام لە لای وەلیەکان لە سەروی هەموو شتێکە، و باسی ئەوەمان کرد خۆشویستنی پێشینانی چاک و پیاوچاکان و ئافرەتانی ساڵیحە و چاولێکردنیان، و باسی ئەوەمان بۆتان کرد کە وەلیەکان زۆر چاک دەست دەگرن بە فەرض و واجباتەکانی خوای پەروەردیگار جێبەجێی دەکەن لە ژیانی ڕۆژانەیاندا، هەم لە نوێژ و ڕۆژی و زەکات و حەجی ماڵی خوای پەروەردیگار و فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە، و جەنگ و جیهاد و تێکۆشان و کوشتار لە پێناو خوای و دەعوە و بانگەوازی. چەندین نمونەشمان لەسەر هیناوە. یەکێکی تریش لە ئاوڵنا و سیفەتەکانی وەلیانی خوای ڕەب العالەمین کەوادە و بەڵێنماندا بۆتان باز بکەین، ئەویش بایخدانی وەلیەکانی خوای ڕەب العالەمینە بە شتە خەیر و سونەتیەکان لە خوێندنی قورئانی پیرۆز و زیکر و یادی خوا و دوعا و پاڕانەوە و شەو نوێژی کردن و باقی سونەتەکانی تر و کارە خەیریەکانی تر. ئەویش هەمووی لە ژێرتیشتی ئەو فەرمودەی پێغەمبەریەوەیە عەلەیهی السەڵات وەسەلام کە قودسیە و لە ئەڵقانی پێشتردا بۆمان خوێندنەوە. ئێستاش بە خێرایی بەبیرتان دەینینەوە کە پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام خوای ڕەب العالەمین دەفەرموێ: من عادى لي وليا فقد آذنته بالحرب. هەر یەک دژایەتی و دوژمنکاری وەلی و دۆستانی من بکە، من شەڕ و جەنجی لەگەر بەرپا دەکەم. وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضت عليه. هیچ شتێک نییە پێ لە من نزیک بیتەوە بەندەکانی من ئیلا ئەوەیە لە هەمویان لەلام خۆشەویستتر و چاکتر فەرض و واجباتەکانە کە لە سەریانم داناوە پێ لێم نێزیک بنەوە، ئەوە لە هەموو شتێکی چاکتر و باشتر عەبدەکانی من لە من نزیک دەکاتەوە و پێم خۆشترە. و خوای پەروەردیگار دەفەرموێ ئەو جار لە پاشان دەفەرموێ: وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه. و بە بەردەوامیش بەندەکانم سنەت و خێر و چاکەکان ئەنجام دەدەن لە قورئان خوێندن و شەو نوێژی و زیکر و عیبادەت و دوعا و نوێژە سنەتیەکان و ڕۆژیە سنەتیەکان، هەتا وایان لێدێ من ئەوانم خۆش دەوێ. جا گرنگترین شت زانایانی تەزکیە دەفەرموون ئەهلی سونە و جەماعە ئەوەیە کە وە بکەی خوا تۆی خۆش بوێت. ئەوە ئەوەندە گرنگ نییە تۆ خوات خۆش بوێت، چونکە ئەوە شتێکی فەرضە واجبە لەسەرتە، بەڵام تۆ ئەگەر وات کرد و توانیت خوا تۆی خۆش بوێت و برتەوە. لەبەروەی ئەو کاتەی تەواو بوویە وەلی خوای ڕەب العالەمین، خوا بەرگریت لێ دەکا، سەرت دەخا. هەر کەسێک خۆشەویستی خوای پەروەردیگار بی، خوای پەروەردیگار بە ضایعی نادا، ئەجر و پاداشتی دەداتەوە، ڕێنوێنی دەکا و هیدایەتی دەدا. کەواتە گرنگەوەیە ئێمە بە سونەتەکان، بە جێبەجێکردنی خێر و چاکەکان، بە خوێندنی قورئان و شەو نوێژی کردن، بە دوعا و پاڕانەوە و نزا لەبەر خوای ڕەب العالەمین، ئەوانە وامان لێ دەکا خوای پەروەردیگار ئێمەی خۆش بووێ و ببینە خۆشەویستی خوای پەروەردیگار. ئەو جارە گەر بوویە خۆشەویستی خوای پەروەردیگار، فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به، من دەبمە گوێچکەکەی پێم دەبیستی و وبصره الذي يبصر
يبصر به دبما چاوكي بيم دبيني ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها ودبما دستكي كدريش دكا بوشتيشي واتا إلا لخير بكاري ديني أوانا من ما ناكرد دبما قاچكي كبرو خير بيدروا وإن سألني لأعطينه أجر داواي ليم كرد بيد بخشم ولئن استعاذني لأعيذنه أجر خوي بمن بنابدا پنای دەدەم کاو فەرموودە لە صحیح بوخاری هاتووە بەڕێزان ئەوەی ئەوڕۆ باسی بکەین کە وەلیەکانی خوای رب العالمین زۆر بایخی پێدەدەن لە شتە خەیر و چاکە و سونەتیەکان یەک لەوانە خوێندنی قورئانی پیرۆزە وەلیانی خوای رب العالمین هەوڵی ئەوەی دەدەن فێرە خوێندنەوەی قورئان بن لە هەر تەمەنێکی دابی کەمتر خەمی مەکە مەڵێ من بە تەمەندا چوویمە و پیر بوویمە و پەککەوتەمە و ئێستا قورئان خوێندنی فێر نابم ئاسان و ناتوانم گوێ لێ ڕابگرم و وەکو گەنجێک و منداڵێکی نیمە تۆ لە هەموو عومرێکیدا بەندەی خوای رب العالمینی گرنگ ئەوەیە مادام لۆ ڕەزامەندی خواتە ئەگەر تەمەنت 89 ساڵیشە پێدوابی تازە گەنجی بۆ قورئان خوێندنێ و دەستی پێ بکە هەوڵی خۆت بدە ئەو کاتەی ئەگەر لە نیوەی ڕێگاش تەنها یەک ئایەتیش فێر بووی و ئەجەلت هاتنیەتت پاک بوو دەستت کرد بە قورئان خوێندن ئەوە بۆ دوا دەنووسرێ کات و هەموو قورئانت خوێندووە و لە ڕێگایەکی خەیر و چاکە وەفات دەکەی و یەک لە سیفەتەکانی وەلی خوای رب العالمینت لێ هاتیتە جێ تەنها وڵاتی مەیە تێدا کەمتر خەمین مامە ئیختیارەکان دایە ئیختیارەکان و خوشکە ئیختیار و بەتەمەنەکان دەستیان لە خۆیان بەردایتەوە و شوشتیە دەڵێن ئێمە تازە کەلکی ئەوەمان نەمایە قورئانی بخوێنین و بایخ پێ بدەین ئەگەر نا لە وڵاتانی دەرەوە بۆ نمونە تورکیا تەمەنی 80 ساڵە 90 ساڵە 70 ساڵە مامەی ئیختیار و دایەی ئیختیار دەچن بەرەو قورئان خوێندن و شوێن و قوتابخانەکانی قورئانی لێ فێر دەبن مامۆستا مەلا عەبدوڕەحمانی ئازادی یادی بەخێر خوا بیپارێزی فەرمووی ئەو کاتەی من لە تورکیای دەژیام کە لەبەر حکوومەت و ڕژێمی بەعسی ڕۆیشت بوو ڕای کرد بوو لە ئیران چووە تورکیای ماوەیەک لە کاتانی ساڵانی 80 لەوێن دەرمامۆستا بووە لە پەیمانگایەکی دەیگوت ڕۆژانە زۆرم پێسەیر بوو ئەو پەیمانگانە ئەو پەیمانگایە کە دەورەی خولی قورئان لەبەرکردن و فێرکردنیان کردبووە ئافرەتانێکم دەدیت ئیختیار و پیاوانێکم دەدیت لە تەمەن 70 ساڵی 80 ساڵی پێکەوە ژن و مێرد پیرەژن و پیرەمێرد لە خەیر دەگەڕان دەڕۆیشتن دەهاتن قوتابی بوون دەرسی قورئانیان دەخوێن والله أعلم وی لبیرمە دەڵێ جارێکی لە یەکەکیان یانم پرسی لەو تەمەنەی ئێوە چتان لە قورئان خوێندنیە بۆ دەیخینن هەتا وەڵامم بداتەوە تیان تەمەن لە کنەمە گرنگ نییە ئێستا ئەمە تەواو بەسەر خۆماندا چووینەوە ئێمەش قوتابی قورئانینە گەنجێکی شەر قوتابی قورئانیە لە لای خوای پەروەردیگار ئەو فەرق و جیاوازیە نییە ئێستا ئەمە بە حەماسەتتر لە گەنجێکی حەزمان لێیە قورئانی فێر بین هەموو ڕۆژێ دەهاتن قورئانیان لەژێر کەوشیدا بوو بە ڕێز و احتیرامەوە لەو تەمەنە گەورەیەوە قورئانیان دەخوێندن و قوتابی قورئانی بوون ئەدی ئەو سەحابیە بەڕێزانەی کە بە تەمەنی گەورە بوونە مسلمان خۆ ئەوانیش لە تەمەنی گەوراتیەوە هاتن قورئانیان خوێند و گوێیان لێ ڕاگرت و دەرخیان کرد و لەبەریان کرد قورئان بەس لۆ منداڵ و گەنجان نییە لەناو ئێمەدا بەداخەوە وامان لێ هاتیە ناڵێن هەموو مامە ئیختیارەکان هەموو دایە حاجیە ئیختیار و بەتەمەنەکان بەڵام زۆربەی هەرە زۆریان ئاسان ناتوانن قورئانی بخوێن و دەستی یەک دەگرن لە جیاتی لۆ خێرێ هەندێکیان بەداخەوە لۆ شەڕ هەندێکیان بەداخەوە لۆ گوناه دەڕۆن هەندێکیان بەداخەوە هەر لە قسە و قسەرۆک یان لە بێدینی یان ڕۆیشتن بەرەو بازار و بايخدان بە دنیای نامامەی ئیختیار و دایەی حاجی و ئیختیار و بەتەمەن وەرنەوە سەرخۆتان ئێوەش دەست بکەن بە قورئان خوێندن داوا بکەن بەرۆکی مامۆستایەکان بگرن ئی گەنجە جوانە بە دینە قورئان خوێنەکان بگرن بڵێن وەرە ئەی گەنج ئەی مامۆستا ئەی فڵان ئێمەش تامەزرۆی ئەوەی نەفێری قورئانی ببین ئەگەر لەو تەمەنەمان وەچی گەنجێکیش نەتوانین ڕۆژانە چەندین ئایەت و سوورەتی بخوێنین ڕۆژانە یەک ئایەتمان فێر بکەن دوو ئایەتمان فێر بکەن هەر دەیرێینەوە و دەرخی دەکەین
هەتا بێتە سەر زمانمان ئەو کاتەی ئەتوش دەبیە قوتابی قورئان ئەی مامەی بەڕێزم ئەی دایەی بەڕێز کەواتە بايخدان بقرآن بيروز وفيربوني وخويندني صفتي وليكاني خواي رب العالمين لبروي خير وبيت تو بركتي قرآن خويندني لوي دايك خواي رب العالمين دفرمي إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور خواهی پروردگار دفرمه براستی و بێگومان ئەوانەی کە پەرتووکی خوایی کە قورئانە دەیخوێننەوە و نوێژی بەرپا دەکەن و ئەنجام دەدەن لە ماڵ و سەروەت و سامانیان چ زەکاتی واجب چ سەدەقەی خەیر دەیکەن و دەیدەن بەنهێنی و بە ئاشکرا دەیبەخشن ئەوانە چاوەڕوان و ئومێدیان بە تیجارەت و بازرگانیەکیە کە کەم و کورتی تێدا نییە واتە ئەو بازرگانیە قەت شکستی تێدا نییە و دۆڕانی تێدا نییە و کەم و کورتی و زەرەری پێنابەخشی بە خاوەنەکەی و بەدەست نایە هەر قازانجە هەر لە قازانجدایە ئەو جار دەفەرمی لیوەفیەهم ئوجورەهم وەیەزیدەهم من فەضله لۆ هەندێکیان هەتا ئەجر و پاداشتەکەی لە لای خوای رب العالمین بەدەست بینن کە قورئانی دەخوێن و نوێژی دەکەن و سەدەقە و خێری دەکەن و خوای پەروەردیگار لە فەضل و بەخشیش خۆی بەسەریاندا زیاد بکا و دەکا چونکە ئینەه غەفور شەکوور خوای پەروەردیگار لێبوردەیەکی شایستەی ئەوەیە کەوا شکرانە بژێری بکرێ و ئەویش بە ئیشی چاک خوای پەروەردیگار پاداشتی لە بەرامبەر دەداتەوە جا لەو ئاەتەی خوای رب العالمین نەیفەرموو گەنجەکان و منداڵەکان کە قورئان دەخوێنن فەرمووی هەر یەک و هەر کەسێک ئەو یەک و کەسە بەتەمەن بی ژن بی پیاو بی منداڵ بی گەنج بی هەر یەکەچیان بن قورئانیان خوێند نوێژیان کرد سەدەقەیان دا لە ماڵی خۆیان ئەو پلەپایەیان بۆ هەیە جا عەبدوڵڵای کوڕی مەسعودیش رضی الله عنه دەفەرمێ پیغمبری خوای فرموی علیه الصلاة والسلام من قرأ حرفا من كتاب الله فله حسنة پیغمبر فرموی من لزمانی عربی وی شارزابی صیغەیەکە لە صیغەی عموم واتە گشتیە یعنی هەر کەسێک ئەو کەسە لە هەر تەمەنێکی دابی گچکە بی یان گەورە بی ئافرەت بی یان پیاو بی لە هەر ڕەگەزێکی بی لە هەر قەوم و گەلێکی بی من هەمیان دەگرێتەوە قرأ حرفا من كتاب الله جا ئەو کەسە یەک پیتی خوێند لە پەرتووکی خوایی کە کەلام اللهە و قورئانی پیرۆزە فله حسنة ئەجر و پاداشتێکی بۆ هەیە والحسنة بعشر أمثالها و یەک چاکەش لە تەرازووی ئیسلامدا بەدەی هەیە ئەو جار لا ئەقول ألف لام میم حرف پیغمبر فرمی علیه الصلاة والسلام من ناشرم ألف لام میم کە سەرەتای سوورەتی البەقەرەیە یەکەم ئاەتیتی ئەوە یەک پیتە بەڵکو ولكن ألف حرف ئەلفێک بە حرفێک حیسابە یعنی بە یەک ئەلفی قورئانی کە دەیخوێنی و دەڵێی ئەلیف دەخێرت بۆ دەنووسرێ ئەو جار لە پاشان وەلام حرف وەلامەکەشی پیتێکی ترە ئەگەر گوتت ئەلیف لام کەواتە بەلامەکەش دەخێرت بۆ دەنووسرێ دەودا دەکا بیست خێر و چاکە ئەو جار وەمیم حرف وألف لام میم میمەکەش حرف و پیتێکە دەخێرت بۆ دەنووسرێ سێ جاران دەکاسی خێر ئەگەر لە سوورەتی البەقەرە تۆ ئاەتی یەکەم لە دوای بسم الله الرحمن الرحیم ئەلیف لام میم بخوێنی سی خێرت بۆ دەنووسرێ جار وێ لە مەیدانی حەشر و حیسابدا یەک خێرت پێویستە برای بەڕێزم بە خوێندنی ئەوەندەی سی خێری کۆ دەکەیەوە جاروەیە هەیە لە مەیدانی حەشر و حیسابدا پێتەرازوەکانی خەیر و شەڕی بەرامبەر بەیەکە بەبەر شەفاعەت و تکای پێغەمبەریش نەکەوتی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەو کاتەی ئەگەر یەک خێر هەبێ بێتە سەر پێتەرازوە خەیریەکەی ئەوی قورستر دەبێ و گوناه و تاوانەکان سووکتر دەبێ پێدەچێتە باشت و لە دۆزەخ دوور دەبێ کەواتە یەک خێر وات بۆ دەکا ئەدی سی خێر بە ئەلیف لام میمێکی قورئانی کە دەیخوێنی لە دەستخۆتی مەدا برای بەڕێزم و لە پاشان
قورآن گەورەترین ذکر و یادی خوای رب العالمینە بە ئیتفاقی ئەهلی سونە و جەماعەی. ئایا هیچ ذکرێک هەیە خوێندن و گوتنی لە قورآنی بەرزتر و مەزنتر بی؟ نەخێر نییە. لە میزان و تەرازوی ئەهلی سونە و جەماعەی خوێندنی قورآنی لە هەر هەموو ذکر و یادەکانی خوای پەروەردیگار گەورەتر و مەزنتر و پلەدارترە. جا خوای رب العالمینیش دەفەرمێ فەذکورونی ئەذکورکم واشکروا لي ولا تكفرون. یادم بکەن ذکرم بکەن قورآنەکەم بخوێنن و یاد و ذکرەکانی ترم بکەن منیش یادتان دەکەم ذکرتان دەکەم. جا ذکر و یادی خوای وەکو پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام لە فەرمودەیەکیدا ئەگەر بەندەکانم خوای رب العالمین دەفەرمێ لە کۆڕ و مەجلیسێکی یاد و ذکری من دەکەن من لە کۆڕ و مەجلیسێکی زۆر بەپیت و بەرەکەتتر و پلەدارتر و بەرزتر کە لە نێو فریشتەکانە و لە ئاسمانەکانە یاد و ذکریان دەکەم. وەرە ئەو یاد و ذکرەی خوای بەدەست بینە هەردەم زمانت تەڕ بێ بە ذکر و یادەکانی خوای هەردەم زمانت با ئەوەی لێ بتچێتەوە خوێندنەوەی ئاەتەکانی قورآن بە دەرخکردن و لەبەرکردن بە خوێندنەوە و بە تێگەیشتن. جا خوای رب العالمین دەفەرمێ والذاکرین الله كثيرا والذاکرات أعد الله لهم مغفرة وأجرا عظيما. ئەوانەی لە نێر و لەمێ کە زۆر ذکر و یادی خوای دەکەن کە قورآنیش لە هەموو ذکر و یادەکان گەورەتر و مەزنترە و ذکرەکانی تریش دەکەن خوای پەروەردیگار لێخۆشبوونی خۆی و ئەجر و پاداشتێکی مەزنی بۆ ئامادەکردینە. چەند خۆشە خوای پەروەردیگار لێت خۆش بوو بێ تۆ خاوەن تاوان و گوناهی بدباتە بەهەشت و لە دۆزەخت بە دوور بخاتەوە. ئەبوو هورەیرەش بۆمان دەجێرتەوە دەڵێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام جاروەیە ذکر و یادەکان زۆر ئاسان و سووکن لەسەر زمان ئەتوو تەمبەڵی لێ دەکەی کەمتر خەمی ئەگەر نادەتوانی زەخیرەکەی خۆت زۆر زیاد بکەی بۆ قیامەتت ئەو سیفەتەی وەلیانی خوای رب العالمین ئاسان لە خۆت بینیەجێ ڕۆژانە بەشێک دابنەی بۆ قورئان خوێندن لە بیری مەکە ئەدی بۆ جەمەنانێکی لە بیر ناکەی کاتی جەمینانیت دێ ئەگەر بچیەوە ماڕ و تۆپیا و بینان لە کاتی خۆی حازر نەبێ گەدەکەت مەماعیدەکەت بۆش و بەتاڵ دەمینێتەوە ئەو کاتی ڕەنگە خۆت بەخۆوە ناگری قسان دەکەی و پرتەپرتی دەکەی و لە پاشان دەتەوێت بە هەر نەوع و جۆرێکی بی گەدە و مەعیدەت پڕکەیەوە لۆ نان خواردنی لە بیر ناکەی. جا قورئان خوێندن لە نان خواردنی گرنگترە و بە بەشێکی لە ژیانت وەکو نان خواردنی حسابی بۆ بکە ڕۆژانە باجەمێکت لە قورئان خوێندنی هەبی. لایەنی کەمی مسلمان ڕۆژانە دەبی جوزئێکی لە قورئان بخوێنی ئەوەی تێدا ڕەوانە ئەوەی نازانی و مامەی اختیارە و تازە قوتابیە چەندی لە توانایدا هەیە ئەگەر ئاەتێکیش بی باوازی لێ نەینی. بۆچی دوکانەکەت ئەگەر دوکانداری ڕۆژانە لە بیری ناکەی دەچی لە کاتی خۆت و دوکانەکەت دەکەیەوە ئەگەر بێتاقەتیش بی هەر دەچی و دەڵێی مشتریەکانم با نەڕەویتەوە. بۆچی ڕۆژانە جەمێک لە قورئان خوێندنی بۆ خۆت دیاری ناکەی؟ ئەو جار ڕۆژانە ذکر و یادەکانی خوای رب العالمین بۆچی ناکەی؟ ذکر و یادی بەیانیان و ئێواران ئی لە ماڵ دەرچوون و هاتنەوە ژوور ئی دەستنوێ شوشتن ئی تووڕەیی لادان ئەوانە هەموو ذکر و یادیان بۆ دیاری کراوە. زانایان دەفەرمون ئەگەر مسلمان وەلی خوای رب العالمین بیەوێتەوە و ببێتە وەلی و پابەند بی بە ئیسلام هەموو یاد و ذکرەکانی خوای رب العالمین لە حەدیثەکان بخوێنتەوە یەک لەحظە و چرکەش نامینێ لە ژیانت بۆ هەموو کاتەکان بۆ هەموو هەڵس و کەوتەکان تەنانەت بۆ نووستن و هەستانی شت لە خەو ذکر و یادێک دیاری کراوە ئەگەر بایخی پێ بدەی و بیخوێنیەوە و بیڕێی هەردەم تۆ زمانت تەڕ دەبێ بە ذکر و یادی خوای رب العالمین ئەو کاتی واز دەینی لە غیبەت و گوناه و تاوان و باسکردنی خەڵکیش. جا ئەبوو هورەیرە فەرمووی پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی السەڵات وەسەلام كلمتان خفيفتان على اللسان يعني عن اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن. دوو شەو کەلیمەهەن یەکجار سووکن لەسەر زمانی بەومانایی ئاسان بەسەر زمانی دادێ و قورسایەتی و بارگرانی تێدا نییە و زۆر قورسن لە تەرازووی قیامەتێدا و زۆر خۆشەویستن لە لای خوای ڕەحمان و پەروەردیگار. ئەوەش ئەو دووشەن سبحان الله وبحمده سبحان الله العظيم
واتە پاک و بێگەردی لۆ خوای پەروەردیگار لە شرک و هاوبەشی و کەم و کورتیەکانی کافر و مشریکان بۆیان پەیدا کردووە و داناوە و حەمد و سوپاسی خوش دەکەم لەسەر هەموو ناز و نیعمەتەکانی ئەو شایستەی حەمد و سوپاسکردنە ویان سبحان الله العظیم خوای پەروەردیگار پاک و بێگەردی بۆوی لە کەم و کورتی و شرک و هاوبەشیەکان چونکە ئەو عەظیم و مەزنە. ئایا ڕۆژێک لە ڕۆژان فکرت لە عەظەمەت و گەورەی خوای کردیتەوە؟ ئایا هاتی ئەو زکرەی خۆت فێر بکەی؟ مامەی حاجی مامەی ئیختیار دایە حاجیە ئیختیار و بەتەمەن و منداڵان گەورە گچکە گەنجان قورسا و دووشانە فێر ببی؟ زۆر ئاسان بە چەند خولەکێکی فێری دەبی. ئایا چەند جار لە ژیانت گۆتیتەوە و دەیڕێی سواری ئۆتۆمبێلی دەبی هیچ ڕێت لێ ناگری سبحان الله وبحمده سبحان الله العظیم. دەچیە دوکانەکەت لە دوکانت دانیشتی لە جیاتی بیر بکەیەوە لە گوناه و تاوان پەنا بەخوای رب العالمین ماڵ و سەروەت و سامان هیچ ڕێت لێ ناگری سبحان الله وبحمده سبحان الله العظیم. ئەو جار لە ئیش و کارت دای لە وەظیفەت دای لە ماڵی لە دەرێ لە ژوورێ زمانی خۆت لێ ڕاهێناوە؟ چەند جار دوا گوتووە کەواتە زۆر کەم ترخەمی لۆ پێتەرازوەکەی خەیرت کاوە زۆر تێیدا قورسە ئەوەی بەدەستناینی بەس بە تێگەیشتنەوە. تەنانەت لە ناو نوێژەکانیشمان ئێمەوانین زانایان دەفەرمۆن هەر کەسێک خشوع لە نوێژێدا و دڵ ئامادەبوون ئەوەیە ئاماژەشمان پێکرد لە ڕابردوو کاتێک دەچیە ڕکوع کە دەرێی سبحانە ڕەبی العەظیم معنای چییە؟ دەبی لە ڕکوعدا عەظەمەت و گەورەی خوای رب العالمین کە زۆر گەورە و مەزن و دەسەڵاتدارە بتهەژێنی ڕات بچڵەچێنی بێتە بەر شاشەی مێشکت. خوا چەند عەظیمە جەلە شەئنوه، عەرشەکەی چەند عەظیمە، کورسیەکەی چەند عەظیمە، بۆ خۆی چه عەظەمەتێکی هەیە جەلە شەئنوه. ئاگای لە هەموو کەسی و شتێکە. بیستنی خوای رب العالمین ورد و درشتی هەموو شتەکان دەبیستێ، هەموو شتەکان دەبینێ، لەسەر هەموو شتێکی توانایە، ئاسمانی ڕاگرتیە، زەوی بۆ تۆ ڕاخستیە، دەتژێنی دەدمرێنی، لە یەک لەحظە و چرکەیدا ئیملیۆنەها بەدیهێنراوەکان ڕزق و ڕۆزیان دەدا بەبێ ئەوەی بارگرانی تووشی ببێ. چەند عەظیم و گەورەیە خوای رب العالمین جەلە شەئنوه. بە یەک چرکە و چاوقوچانی دەتوانی هەموو بوونەوەری ڕەش بکاتەوە، بە یەک چرکە و چاوقوچانی دەتوانی ئەوەی هەیە بەدی بهێنی چەند بارە. خوای رب العالمین جەلە شەئنوه دۆزەخی دروست کردووە بەهەشتی داناوە. ئەو خوای عەظیمەیە جەلە شەئنوه عەظەمەتی لێدەوەشێتەوە. ئایا لە ڕکوعەکانت یان لە ژیانی ڕۆژانت دان پێدادەنەی خوا هەندە عەظیم و گەورەیە؟ ئەگەر دەزانی هەندە عەظیم و گەورەیە بۆ سەرپێچی دەکەی گوناهی ئەنجام دەدەی. ئەگەر زمانت تەربی بەو زکر و یادانە تێبگەی لە معنای عەظەمەت و گەورەی خوای رب العالمین ناژوێری ئاسان سەرپێچی بکەی لەبەرەوەی دەزانی چاودێرە بەسەرتەوە و مراقیبە و ئاگادارە پێت. جا ئەو فەرمودەیان لە سەحیح بوخاریدا هاتووە و لە سەحیح موسلیمیش تۆمار بووە. بەڕێزان و خۆشەویستان، ئەگەر تۆ نەتوانی زکر و یادەکانی خوای بە تێگەیشتنەوە بکەی هەر بەسەر زمانت دابێ و چەمبارەی بکەیەوە کەلکی نییە. دەبی دڵت پێی ئاگادار بی لە ماناو واتایەکانی بگەی تەنانەت لە ناو نوێژیشتدا. ئەگەر نازانایان دەڵێن دارێکە چەمایتەوە ئەگەر دەچێ ڕکوع لە معنای سبحانە ڕەبی العەظیمی ناگەی. سبحانە ڕەبی العەظیمی برێی لە ڕکوعی یان وەچی تر لەگەر ئەوەیدا لە جیاتی گەورەی خوای لەلات بیتن و لە بەرچاو و مێشکت دای بنێی بچی دڵت خۆش بی بە خانوەکەی بیر بکەیەوە لە دۆلارەکەی هەر بە زمان ئەوەی بڵێ کەواتە خوات بە گەورە دانەناوە و ترست لێ نەنیشتووە. ئەو کاتەی خوایت بە گەورە دانایە و ترست لێ نیشتووە دەبی دنیا هەموو لە مێشکت بێتە دەڵێ کە سبحانە ڕەبی العەظیمی دەڕێی، کە سبحان الله العەظیمی دەڕێی. ئەو جار ئەگەر بۆت بە دیارکەت خوای پەروەردیگار هەندە گەورەیە و بە دڵ و بە مێشکەوە گوتت باکت نابێ هەموو کەس و شتێکی ترت لەلا بچووک دەبێتەوە. یەکێک لە خەتیبە ڕەوانبێژەکان هەندێک دەڵێن عزی کوڕی عەبدوسەلام بووە لە مێژوودا کاتێک والی دێتە بەردەستی لە خوتبە و تاری هەینی قوتابیەکان دەچنە خزمەتی پێی دەڵێن
ئەی گەورەمان ئەی مامۆستامان تۆ عیززەتمەندی بەڵام حەز دەکەین لە مێژە لە دەرس و وانەکان تۆیان دابڕاندیە فەسڵیان کردووی ئەو جارە لەسەر مینبەری ئەوە والیش هاتە خوتبە و وتارەکەت قسەیەکی وا مەکە کەوا بتگرێ و یان دەرت بکە و فەسڵت بکە. ئەویش پێیان دەڵێ باشە ئینشاءڵڵە بیر دەکەمەوە دەڵێن حیکمەتی بنوێنە نەرمونیان بە هەندێک کە دەچێتە سەر مینبەری لە دوای ڕوکنەکانی خوتبەی کە دەخوێنتەوە ئین الحەمدە لله و خوتبەی حاجە لە ئەوەل و سەرەتای مەوضوعی وتارەکەی هێرش دەکاتە سەروالی و باسی ظوڵمەکانی دەکات. ئەو جار کە لە مینبەریدا دەبەزی قوتابیەکانی دەچن دەڵێن مامۆستا چمان پێگۆتی مامۆستا تازە حیسابت ڕۆی هیچ جارە هات نەگۆتیە پەنجەت لە چاوینە ئێستا بە دڵنیاییەوە خەڵکانێکی دەنێری و لەسرت دەدا ئەگەر عیزی کوڕی عەبدوسەلامە و یان هەر زانایەکی ترە لەسەر ڕیوایەتەکانی تر دەفەرموێ لە وڵامیاندا سوێند بەخوای دەمویست باسی نەکەم بە گەورە و مەزن و سام و هەیبەت هاتە بەرچاو و مێشکم کە لە لای من باستان کرد بەڵام هەرکە بەسەر مینبەری پێغەمبەری کەوتم عەلەیهی السەڵات وەسەلام لە کاتی خوێندنی ئین الحەمدە لله و گەورەی خوان بۆ بەدیار کەت و هاتە مێشک و چاوم ئەو والی و دەسەڵاتدارە لەبەر چاوی من لە پشیلەیەکیش کەمتر بۆوە گچکە بۆوە جا پشیلە چ حیسابی بۆ دەکەی ئەگەر عەظەمەتی خوای رب العالمین و بکەین بەو زکر و یادانەی خوای ببینە وەلی خوای لە دڵ و مێشکمان جێگیر بکەین زکر و یادەکانی بکەین هەر دەسەڵاتدار و کەسێکی بەهێز و بەتواناش حسابی پشیلەیەکی بۆ ناکەی بەوەی لێی بترسێی تاوان و گوناهی لەبەر خاتریوی و لە ترسیوی ئەنجام بدەیت. ئەو جار پێی دەڵێن لە دوایە خوای تەعالە دەشی پارێزی دەسەڵاتدارەکە پیاوە لای دەڵێ بەس بێتە لام ئەگەر هاتە لام دەستم ماچ بکا لە دیار خەڵکەکەی عەفوی دەکەم. عزی کوڕی عەبدوسەلام دەفەرمێ سوێند بەخوا نەک نایەمە لای قبولم نییە ئەویش بێتە لام دەستم دابنێم دەستی من دەستی بەدەست نوێژە دەستی من دەستی عیلم و زانستی و خوا بە تاکدانانە جەلە شەئنوه قبولم نییە بەدەوە پیسەکەی دەستی میش پیس بکە و ماچ بکە نەک ئەمن بەدەوی خۆم دەستی وی ماچ بکەم دان پێداهێنانی ظوڵم و ستەمەکانیتی. ئەو جا عزی کوڕی عەبدوسەلام خوای رب العالمین چووکە مەزنە عەظیمە دەشی پارێزی بەڵام باسەکەمان باسی ژیان نامەی وینیە بینەوە سەر ئەوەی بەڕێزان وەلیانی خوای رب العالمین بایغ دەدەن بە زکر و یادەکانی خوای زکر و یادی بەیانیان و ئێواران زکر و یادی چوونە سەر جێگا و نووستن و خەوتن زکر و یادی ناوسیارە و ئۆتۆمبیل سواربوون زکر و یادی بەڕێدا ڕۆیشتن زکر و یادی بازاڕەکان زکر و یادی تەنانەت چوونە سەرجێ و جەمەعبوون لەگەڵ هاوسەر و خێزانت زکر و یادی ئاشاکی ماڵی خوای پەروەردیگار و ئێوەی بەڕێز و سەنگین قەضای حاجەت زکر و یادی کاتی دەستنوێ شوشتن زکر و یادی نان خواردن و لێبوونەوە لە خواردنەوە و خواردن ئەو هەموو زکر و یادانە لە پەرتوکەکان تۆمارن لە زکر و یادەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویەتی لە ئەذکاری ئیمامی نەوەوی ڕابگرا تا باقی پەرتوکەکانی دی کەلیم الطەیبی ئیبن تەیمیە و ئیبن القەییم الجۆزیەش کاتێک کە ئەلوابیل الصەیبەکەی ئەوانە هەر هەمویان جێگای ئەوەیە کەوا بایخی پێ بدرێ و لەو سەردەمانەی خۆشمان حسن المسلیمی قەحتانی کە پەرتوکێکی و نامیلکەیەکی یەکجار چاکە و باقی پەرتوک و یادەکانی تری زکر و یادی خوای رب العالمین هەدبی لە جیفانت دابی ئەگەر لە بەری شت نەبی لەسەر بیخوێنەوە ڕۆژانە لە فکریان مەکە لە یادیان مەکە تا ببیە وەلی خوای رب العالمین بەڵکو خوای رب العالمین لێت وەربگری و قبولی بکە و کەسێکی وا حساب بکرێی تۆ زیندووی نەمردووی چونکە پێغەمبەر دەفەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام ئەو کەسەی زکر و یادی خوای دەکا وەکو زیندوویەکی وایە ئەو کەسەی زکر و یادی خوای ناکات چەندی زیندیش بی و بژی مردی حسابە. کاتمان بەدەستەوە نما و بەیانی ئینشاءالله
بپشتیوانی خوای رب العالمین ئەگەر خوا مۆڵەتی دا و تەمەن باقی بوو لێرەوە بە خزمەتتان دەگەینەوە و بابەتەکەی لێک گرێ دەدەینەوە. صلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه